بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە لە دەرفەتێکی نوێدا و هەروەها لە پرۆگرامێکی نوێی ڕوانگەدا بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە. خۆشەویستان ڕوانگەی ئەم جارەمان جیاواز لە ڕوانگەکانی تر قسەکردنمان ئەم جارە قسەکردنە بێ لەسەر ئەدەب و لەسەر ڕۆڵی ئەدەب و لەسەر ئەو کایە گرنگەی کە لانی کەم ئەتوانێت ستادیکا ببەخشێ و لانی کەم ئەتوانێت شتێکمان پێ بڵێ کە جیاواز بێت لە هەموو ئەو شتانێکی بیستین و لانی کەم لەسەر جوانیەکان ڕامانگرێ و لانی کەم دیوی ناوە یاخود با بڵێن ڕۆحی جوانیەکانمان پیشان بدا. قسەکردنی ئەمە لەسەرەوە بێ کە ئایا ئەدەب بۆ حزورە جوانە بۆ حزوری ئەوەی کە پێگوترن ڕۆحی ستاتیکە یاخود با بڵێن جوان ناسیە لە ئێستا مەوجودە و لە ئێستای دۆخی ئێمەدا لە دۆخی ژیانکردنی ئێمەدا ئێستا ئەدەب لەکوێیە و ئەو ڕۆڵی کە هەیەی لە کوێوە ئێمە ئەتوانین ببینین. بۆ ئەم بابەتەش زۆر بەڕێز کاک ئەنوەر حسێن بازگر لەگەڵمانە بێ لێ پرساوی دەستگای ئایدیا. کاگەنەوەرە زۆر بەخێر بێ، خوشحاڵم کە وەکووتم یەکەم جارە ئەم بەرنامەیە شانسی ئەوەیە بێ کە ئەدەبیانە قسە بکە. ڕاستە زۆر سپاس. زۆر بەخێر بێ. سەرەتا ئەمەوێ لە بارانەوە دەست پێ بکەین. ئەم گۆڤارە یەکەم ژمارەی لەلایەوە دەرچووە. هەڵبەت دەستگاکەیەوە دەستگای ئایدیا ئێمە لە ناوەکەیەوە ئەزانین کە ئەم دەستگایە دەستگایەکی فیکری معریفی با بڵێن فەلسەفیە. چۆن بیرتان کردەوە کە گۆڤارێکی ئەدەبی دەرکەن بە تایبەتی لە کاتی قاتوقڕی ئەدەبیە کە ئەمە ئەزانین لە ئێستاە بەهانی ئەوەی کە پێگوترێن ناوەندی ڕۆشنبیری یاخود با بڵێن ناوەندی فەرهەنگی ئەمە ئەندازەی خاڵی بۆتەوە لە ئەدەب. زۆر سپاس بۆ جەنابێت کە وەک تۆت یەکەم جارە لەم بەرنمەیە لەسەر مەسائلی ئەدەب دوور لە سیاسەتی ئەو قساکەین. سپاس بۆ هاوکارانە، سپاس بۆ تەلەڤیزیۆنی پەیامیش کە دەواازەیە یەکتری هەیە بۆ قسەکردن لەسەر ئەدەب و هونەر. لە ڕاستیە کای پێیان ئەو گۆڤارە بیرکردنەوە لەو گۆڤارە ڕەنگە هەر لەو پرسیارەی جەنابتەوە سەری هەڵدا بێکە تەسەوری من داهێنانەکان و ئەفراندن لەو کاتانەیە ڕەنگە باشتر درەوشاوتر دەرکەوێ کە قەیران هەیە و لە حاڵەتی ئاساییە کە هەموو کەس دەستی واڵایە بۆی کە گۆڤار دەرکاوە بیەوێ داهێنانەکانی خۆی بخاتە ڕوو. ڕەنگە داهێنانەکان زۆر بەرچاو نەبێن و ڕەنگە ئەوەی کە وەکو ئێستا کە تۆ قسە لەسەر ئەو گۆڤارە بکەین نەدەکرا بۆ پێشتر ئەو هەموو گۆڤارە هەبوون جەنابەت سەرنجی ڕانەکێشای بۆی کە خصوصەن لەسەر گۆڤارێک قسە بکەی یان ئەوەی کە چەند پرسیارێ بکەی کەواتە مانایە بۆ خۆی لەم قەیرانەیە دەرکردنی ئەم گۆڤارە جێگای سەرنجی تۆ و خەڵکانی وەکو تۆ بەشێکی زۆر لە نووسار و ڕۆشنبیر و ئەدیب و ئەوانە بوو. هۆکارەکانی لە ڕاستیایکیانەوە بوو کە ئێمە لەهۆی ئەم قەیرانانێکی ئێستا ئەیبینین فراغێکی گەورە هەیە لە مەجای ئەدەبە و بەشێکی زۆر لە گۆڤارە ئەدەبی هونەریەکان بە هۆکاری جیاواز داخران. هۆکارێکیان ڕەنگە بیژێڕنەوە سەر مەسەلەمادیەکان، بەڵام تەسەوری من هۆکارێک شێوەیەکە ڕەنگە ئەو شکڵ و فۆرم و شێوازە گۆڤارە ئەدەبیانە زۆر نەیتوانی بێ خوێنەری کە لەو مەجالەیە کارەکەنی ئەخوێندنەوە تێکرد بێ. بۆیە ئێمە بیرمان لەوە کردەوە لە پاڵەوەی کە زگاکە ئێمە ڕاستە لە مەجای فکر و معریفانە زۆر تریژەکە، بەڵام بەخۆشت شایدیەوەی کە مەسەلەی فکر و معریفە پەیوەندێکی گەورەی هەیە لەگەڵ ئەدەب و بە تایبەتی ئەدەبی زیندوی دنیا خاڵی نەبووە و بەشێکی زۆر لەوانەی کە لە مەجای فکر و فەلسەفەشا کاریان کردووە بە هەمان ئەتوان بەشێک لەوانە تەنانەت بن خودی مارکە شاری نووسیوە نیچە و زۆر لە فەیلسوفەکان کە لە قیمەی مەجای فکر و فەلسەفەیە بوون ینی تەئسیری ئەدەبیان لەسەر بووە و ئەوەشمان لەبیر نەچێ ڕەنگەیەکی تر لەوە کارەکانەوە بێ من لەبیرم دێ جاک شیراکی سەرۆکی فەڕەنسا جارێک لێیان پرسی تێڕواین تۆ چییە بۆ ئەدەب؟ ئەوتی بۆ نمونە ڕەنگە کەس نەزانێ 50 ساڵ پێشتا چیە سەرۆکی فەڕەنسا بووە یا لانی کەم خەڵکێکی زۆر نەزانێ چەند دەورە پێوێشتا چیە سەرۆکی فەڕەنسا بووە، بەڵام هەرکەس لە هەرکەس بپرسی سارتەر چێیە خەڵکە زانێ کە کامۆچەیە ئەزان کە فەڕەنسیە لەبەرەوە ئەدەب هێندە نەمرە. بۆیە بە تەسەوری من بۆ نەمربوونی ئەدەب بۆ جاویدانی ومانەوەی بە نەمری بیرمان لەوکلۆکە گۆڤارە دەرکەین و ئەو کەسانی کە خولیای مەسلەی ئەدەبن و نایانێ گۆڤاری سیاسی بخوێنەوە و هەستیان بە فەراغی کرد ئێمە بیرمان لەوکلۆکە ئەو فەراغە بڕکەینەوە و خۆشبەختانە بە تەسەوری من توانیمان سەرکەین. هەر پرسیارێکی تر سەبارەت بە گۆڤاری باران بە تەسەوری من باران ئەبواە خەرمان وایە، یعنی ئەمە باوەڕی من ئەگەر
باران چۆن دەلالت بێ لەوەی کە پەڵەیەک دروستەکە و واروەها تیا سەوزە بینەوە بە تەسەوەری منە وایە ئەمە دوای ئەم 2 دەیە و نیوەکە جۆرێک لە حکومڕانیمان هەیە لە باشوور و دەکرێت دەسەڵاتمانە بوو بێ و هەروەها چۆنەڵی بە جۆرە لە جۆرەکان ئەوەی کە پێگوتری حکومڕانی خۆمانە بوو بێ دەبووە ئێستا ماڵۆکان یاخود با بڵێن ئەو حاصڵاتی کە هەمانە ئەو بەروبوومەی کە هەیە بەمان خستە سەر خەرمان کەچی سیرەکەی ئێستا هێمە هێشتا بە نیازی باران و ئێستا بە ناوی بە نیازی سەوز بوونەوەین بەڕاز ینی قسەکە لەسەر ئەوەیە بە سەوز بوونەوە کاگەنوەرە درەنگ نەوە خۆ لە ڕاستی ئەکرێ خەرمان بێ بەڵام 2000 بۆ خۆشە دەزانی لە ڕووی ئەگەر بەمانە مەجازیەکەشی لێکی بینەوە خەرمانیش دەرەنجامی بارانە و ئەوە بارانەکەواکە خەرمانێک بەرهەم بێ و بتوانێت خەرمانێکی بە بەرەکەتیش بێ ئەوە و لە لایەکترەوە پێم وایە ئێمە پەنابرنە بەرباران بەو مانایە بوو کە ئەوەی کە بریتە لە بەدیێنانی خەون و خەیاڵ و چوونە بەر ڕێیەک و تێڕامان لە باران و تەنانە لە هەر کاتێکا کە ئەمە خەون و خولیا و خەیاڵێکمان هەیە بۆ تێڕامان لە باران یانەوەی کە زۆر جاریش تەنان لە کاتی ناومێدیشە خۆ بینە بەرباران بۆ شۆرنەوە یان بۆ دەرکردنی بەڵێ بێگومان بۆ پاکبوونەوەەوە و لە دیەکی تریشە هەر بەو مانایەکتر باران بریتە لە هەڵوشینی بغزی ئاسمان و بریتە لە خاڵیکردنەوەی هەورەکان لەو هەموو ڕقوقینەی کە لە ئاسمانی بینین و دوجارێ پێمان وایە جگە لەوانە ڕەنگە مانا و مەغزای تریشی هەبێکە بە پێی مەکان و زەمان ڕەنگە سەرڕای بۆعدە جوغرافی و سەرای بۆعدە جیاوازەکانی تری بەڵام لە هەموو شوێن بە تەسەوری من باران ڕەمزێکی تایبەتیە بۆ عشق و خۆشەویستی و داهێنان و ئەفراندن و جوانی و ئەوانە و کەس ینی من تەسەوەر ناکەم کەس لەم دنیای هەبێ ینی ڕقی لە باران بخۆن جارێ لە جارەکان ئەگەر بۆ بە هەر وەسیلەی بخۆی نەدابێتە بەرباران یا خۆیتیان نەدۆزێتەوە یان بە جۆرە لە جۆرەکان بریتینە بێ لە حەز و خولیای ئینسانەکان و بریتینە بێ لە خۆدانە بەرباران پاکبوونەوە بێ و قوڵبوونەوە بێ و خۆدۆزینەوە بێ ڕەنگە بەڕاستی ناوەکە لەوە بێ هەرچەندە ئێمە زۆر جەدەل لەگەڵ ئەو هاوڕێیانم کە لەم گۆڤارەیەکە زۆر جەدەلمان کرد لەسەر ناوی جیاوازیاوات دوجار ساغوینەوە کە ناوێکی تا ڕادەیەکی زۆر مەجازی و ناسک تعبیر و دەلالاتی زۆر جیاوازیە بێ ئەو بێکرێ هەر ناوێکتر بێ بە تەسەوری من هەندێک جار خەڵک یان کەسانە پێیان وایە ناو گرنگ نییە بەڵکو ناوڕۆکی گۆڤارەکە گرنگە بەڵام من بە بۆچوونی من ناویش گرنگی ینی ناوڕۆک تەسەورەکەم پەیوەندیەکی گەورەیان بەیەکەوە هەبێ و ڕەنگە ئەو گۆڤارانەی کە لە سەردەمی خۆیان دەرچوون مانە نەبووە کە هەر کەسێک ناوێکی داناوە بۆ گۆڤارەکانی من تەسەورم کرد کە باران چۆن بەو دیوەشا قوبوڵە کە میهرەبانی ئاسمان بێ بۆەوەی لێوەکانی زەوی لێوە شکەڵاتوەکانی تەڕکە و جارشکە سەر لە نوێ شانی پێ ببەخشێتەوە تەسەورم کرد کە ئێواتانەوێ لە لەحزەی وشکی مەسەن بۆ منە ئەو پانتایی کە ئێمە تیاژین ئەو پانتایی کە سیاسە دروستی کردو کە بەڕاستی ینی تا سەر ئێسقان وشکی کردوەوە تەسەورم کرد کە ئێوە لانی کەم بتوانن بەو ستاتیکایی کە هەیە لە ناو گۆڤارە بتوانن جۆرێک لە میهرەبانی ببەخشنەوە و جۆرێک لە جوانی بە ئێمە بەخشنەوە دروستە ئەو تەفسیری جەنابیشە دروستە و تەفسیرێکی جوانیشە ڕەنگە یەکێکی تریش تەفسیرێکی تر بۆ ئەو ناوە بکە و ڕەنگە خەڵکێکی شەبێ بەڕاستی پێی وابێ بێ ناوێکەکە شایانی ئەوە نیەوە بە تەسەوری من هەموو ئەو لەگدانانە دروستن بەڵام دوجار ینی ئێستا بۆ بەواقع ناوێکە کە هاتوۆتە ناو میدیای کوردیەوە و ناوێکە هاتوۆتە ناو ئەدەبیاتی کوردیەوە و هیوادارمەوەی کە جەنابەت باس کرد هیوادارم بتوانێت لانی کەمەوە بێ کە ینی فعلەن بێتە هۆی سەوزبوونی کێڵگەی مشکڵاتووی بە تایبەتی ئەدەبە هونەرە شعرە و لانی کەم بێتە هۆی پاکردنەوەی ئەو گەنمە ژەنگرتووی کە لە دەرەنجامی کێشە و قەیرانی جۆراوجێر و لە دەرەنجامی وشکە ساڵی زۆر و لە دەرەنجامی بە ئیدۆلۆژیزیکردنی مەسەلەی ئەدەب لە هەرێمی کوردستان و هەموو ئەوانە بتوانێت ئەو بارانە بتوانێت ئەو ژەنگەی کە بەشێکی زۆری کۆمەڵگای داگرتووە و لانی کەم بەشێکی زۆر لە خەڵکی ئێمەی لەم مەجاالەیە ناومێت کرد بتوانێت دەواازەیەک بێەوە بتوانێت بارانێکی ڕەحمەت زۆر باشە تەمە ناکەین ئینشاڵڵا کاکەنوەر ئەگەر ئێمە تێبینی ئەو دۆخە بکەین کە ئێمە ئێستا لەم ساتە وەختەیە تیاژین دۆخێکە کە سەراحە دەبێ بڵین
ئایدۆلۆژیا و جیهانی حیزبایەتی ئەندازەیەکی زۆر ینی ئەو نیمچە ژیانەی کە هەیە ئەو ژیانن زۆر متەواضعی کە هەمانە ئەوشی لێ سندوین ینی ژیانێکی زۆر ناخۆشە ژین ینی لەنا ئەم دۆخە ناخۆشەیە لەناو ئەم ژیانە ناخۆشەیە لە ناو ئەم چۆنەڵی وشکاییەیە لەناو ئەو پانتایی کە لە بەردەمی ئێمە هەیە و کە زۆر جار هەست دەکەین کە جگە لە ناومێدی چیتری تیانە بەڕاز ئەدە بەتوانێت چیمان بۆ سەوزکات خۆ لە ڕاستیە ئەدەب بۆ خۆیە بێ بریتی بێ لە بەخشینی ئومێد و ژیانەوە و بریتی بێ لە بەرەمهێنانی توانای فکری گەورە لە کۆمەلگایە و ئەدەب دوجا بریتی بێ لە ئەوەی کە ئەو خەونەی کە کۆمەلگا هەیەی بەشێکی دەستەبەرکە و بریتی بێ لە داهێنان و ئەفراندن و ئەدەب بێ واقعەتی کۆمەلگا بێ وەکو چۆن بەشێکی ڕاستە خەیاڵە بەڵامە بێ واقعەتی کۆمەلگا بێ و بە شێواز و فۆرمی جیاواز بیگوێزێتەوە بۆیە بە تەسەوەری من کۆمەلگای ئێمە بێگومان ئەوی جەناب ڕاستە کۆمەلگایەکی تا ڕادەیەک زۆر کۆمەلگایەکی بە سیاسی کراوە کۆمەلگایەکی ئیدۆلۆژیزە کراوە و هەموو شتێک لێرە ڕەنگی سیاسەتی گرتووە هەر بۆیە بەشێکی زۆر لە گۆوارە ئەدەبیەکان گەشتنەوە قەنەعاتی کە مادام هەموو کوپنتەکانی کۆمەلگا و پنتەکانی خێزان و سیستم لە وڵاتەیە بۆ بە سیاست ئەدەب کاریگەریەکی نییە و ناتوانێت کاریگەریدانێ و ناتوانێت بەڕاستی میهرەبانی بدا بە خەڵک و ناتوانێت جێگایەکی گرنگ لە کۆمەلگای بگرێت بۆیە ڕۆشتن دایان خستووە بەشێکی زۆر لە خەڵکانێک کە ڕۆڵی گەوریان هەبوو لەم کۆمەلگای لە مەجای ئەدەب و هونەر بێ ئومێد بوون و تووشی ڕەشبینی بوون بە تەسەوەری من هۆکارەکەیەوەیە کە دەقەن هەم سیاست هەموو شتێکی کۆنتترۆل کردو لە وڵاتەیە و هەموو شتێک ئیدۆلۆژیزە کراوە و بەداخەوە کە تەنانەت هەندێک جار توانین بڵین بەشێ لە ئەدەب و هونەر و شعر و گۆرانی و کللتور و فەرهنگ و ئەمانەش ئیدۆلۆژیزە کراوە کە ئەمە خراپترین حاڵەتێتی بەڵام لەگەڵەوەشە بۆ کۆمەلگایەکی وەکو ئێمە بە تەسەوەری من ڕۆژبینی و ناومێدی و نیگەرانی نەمانگەێنێتە هیچ و من تەسەورەکەم بۆ نمونە پێشوازیکردن لە پێشوازیکردنی خوێنران و هونەرمەدۆستان و ئەدیبان و شاعران لەم گۆڤارە ئاماژەیە بۆی کە خەڵک هێشتا پێوە ئەدەب زیندووە واقعی خۆی تابینێتەوە و پێویستی بە سەر لە نوێ بە تەسەوەری من سەر لە نوێ فۆرمێکی تازەیە فۆرمێکی جیاوازە بۆی کە لانی کەم ئەوەی کە سیاست پێیبەخشیوین و نەیتوانیوە بەڕاستی ینی جێگای خۆشگوزەرانی و میهرەبانی و ئاسوودەی تاکان بێ ئەدەب پێمان بەخشەوە وەداخەوە کە لە هەرێمی کوردستان زۆر گرنگی نەداوە بە مەجالەکانی ئەدەب و هونەر و سینەما وشان و هەموو ئەو مەجالانی کە لە دنیای پێشکەوتوو لە وڵاتانی پێشکەوتووە لە کۆمەلگا پێشکەوتوەکانە ینی بەشێکی زۆری پانتایی کۆمەلگای داگیر کردووە بەداخەوە لێرە سیاست هەر بۆیە بە من جاری تریش وتومە هەر بۆیە لێرە سیاسیەکانی ئێمە ئەوەن چونکە گرنگی نادەن بە ئەدەب و شعر و چیرۆک و فیلم و سینەما بۆی هێندە دڕەقن و پێویستەوە بکەم بە پرسیار ببوورە هەرچەنە ئەمە دەشێت دوو پرسیار تێکەڵکەم ئەوش ئەوەیە کە تەسەوەر مەگرت کە ئەدەب چونکە بۆ خۆی ینی چۆنەڵی لەسەر خوانی ئازار و خەمەکانە ژی و دەشێ مەسەرم بۆ منە ئەگەر ئەو لەحزەی کە سیاست خەون و خولیای تانامێنێ و مرۆڤەکان ناتوانێت ئاڕاستە بکە بەر و ومێدێکی گەورە ئەدەب لانی کەم ئەتوانێت ئازارەکان بچنێتەوە ئەتوانێت خەمەکان مەسەرم بۆ منە بکە بە دەستپێکی شۆڕشێکی تر شۆڕشی لە دایک بوونەوە یاخود با بڵێن و شۆڕشی کە مەسەرم بۆ منە دەکرێت ئایندە خواز بێ و دەکرێت بە جۆرە لە جۆرەکان ومێت بە مرۆڤەکان بەخشێتەوە لەگەڵ ئەوەیە کە بەڕاز لە دنیاکەی من و تۆیە لە نیشتیمانەکەی من و تۆیە ئەوە دەسەڵاتی گەورەی سیاست بوو جەبەڕوتی سیاست بوو یاخود بێدەسەڵاتی ئەدەب بوو کە دۆخێک دروست بووە ئێستاە کە بڵێن سیاست دەستی بەسەر هەموو شتێکا گرتووە و دۆخێک دروست بووە کە سیاسەتێکی چۆنەڵی بە بڵێن ناژیان دۆست حکومڕانیمانەکە لەو لاشۆ ئەدەبی خسۆتە پەراوێزەوە ئەدەب کەمترین ڕۆڵی هەیە لە کۆمەلگایەمە ویستم بڵێم بزانم بێدەسەڵاتی ئەدەبە یاخود با بڵێن دەسەڵاتێکی گەورە و جەبەڕوتی سیاسەتەکە سیاست دەبێت بە حکومڕان سیاسەتێکی بێئەدەب دوور بابانە هەڵبەت کۆمەڵایەتەکەی نا بەس بۆ مانایە کە دەکرا سیاسەتیش سیاسەتیش جوانەکانی بەشێک لە جوانەکانی ئەدەبی بخستایەتە ناوخۆیەوە بۆەوەی ئاڕاستێکی دروستی ئەمە بکردایە ئەو لەحزەیە کە ئەو خاڵێ بێتەوە لە خەون لە خولیا
لانی کەم ئەدەب ئەمیشێ بۆ بکردینە لە ڕاستیە ئەوەی کە کان دەیڵێ ئەدە بریتێ لە زادێ بەگەرخستنی خەیاڵەوە بریتێ لە بەخشینی چێش بە کۆمەڵکە لە هەرێمی کوردستانە لە دوای ڕاپەڕینەوە ئێمە شایدیەوەین کە هەرێمی کوردستان بە چەند قۆناغی جیاوازاتیە پەڕیوە ئێمە شایدیەوەین لە سەردەمی دەی هەشتاکانە ئەدەب و هونەر و شعر و چیرۆک و سینەما و ژانرەکانی تر لە وڵاتایە لە ترۆپکا بوو وە تەنانەت کاریگەری گەورەی دانابوو لەسەر کۆمەلگا و کاتێک کە مەجال بۆ سیاسەتکردن نەمابوو هیچ پنتەکانی دیموکراسی هەمووی لەژێر دەسەڵاتی بەعسا خەفەقان کرابوو ئێمە ئەوە ئەڵتەرناتیڤ بوو خەڵک ئەچوە هەوڵەکانی شانەوە پێیوا بوو ئەوە داکۆچی لە مافەکانیەکە بەداخەوە لە هەرێمی کوردستان لە دوای ڕاپەڕینەوە حکوومەتی هەرێمی کوردستان و هێزە سیاسیەکان نەیانتوانی ئیدامە بەمە بن بەشێکی ئەوە بوو کە وەکوتم هەموو کۆمەلگا کراوە بە سیاسی هەموو گەڕک و کۆڵانەکانی ئێمە بووە بە ڕەنگی ئاڵای زەرد و سوور و مۆر و شین و پەمەیی و هەموو کۆڵانەکانی بووە بە مەقەڕی حیزبی و ناوچە و کۆمینتە و ئەوانە تەسیری سلبی داناوە بە تەسەوری من لەسەر کۆمەلگا و دوجار بۆ نەشەڕی ناوخۆ و دوجار بۆ نمونە بە سیاسیکردنی کەناڵە میدیایەکان بگرە سەتانەوەتی تەرخانکراوە بۆ سیاست و بۆ ململانەی سیاسی و حیزبی بە تەسەوری من هەموو ئەوانە وای کرد کە لەلایەکەوە گرنگ بوو بۆیان هێزە سیاسیەکان گرنگ بوو بۆیان کە ئەدە پاشەکشە بکە و سیاست پێش بکەوێەوە بتوانن کاریگەری زۆردانن لەسەر خەڵک و بتوان خەڵک کۆ بکەنەوە بە تەسەوری من بەشێک لە ئێمە ببینە لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا لە دوای ڕاپەڕینەوە زۆرتری ئەوانەی کە وڵاتیان بەجێهێشت نووسەران و شاعیران و هونەرمەندان وانە ئەو پیا و ژنە ناسکانە بوون کە لەم وڵاتە هەستیان کرد جێگایان نابێتەوە بە پێچەوانەوە کەمتری خەڵکە سیاسیەکانە وڵاتیان بەجێش بەعکسەوە پنتەکانی هەموو کۆمەلگایان داگیر کرد وەکو تۆتت بە جەبەروتێکی زۆر بە هێزێکی زۆرەوە هاتن لەگەڵەوەشان من ئێستاش ئەڵەم ینی بۆ من ئەوان کەمترین شعر و چیرۆک و بەلای ئەدەبیات هاتن بۆ هێندە دڕەقن وە بە تەسەوری من ئەو موسیبەتانەی بەشێکی زۆری بەسەرم کۆمەلگایە دێ ئەوەیە کە بەشێکی زۆر لە سیاسیەکانمان ئامادەنی ڕۆمانێک بخوێنەوەەوە کە لە کاتێکا بۆ خۆ دەزانی بەشێکی زۆری وەزیر و سەرۆکوەزیران و بەرپرسەکانی وڵاتانە بە جۆرە لە جۆرەکان نەک هەر خولای ئەدەب و خوێنەوەن بەش خۆیان بەشێک بوون لە کارکتەری سەرەکی یان دوجارستنەوە سەر کارکتەرەکانی خۆیان وە بەجێهێشتنی بەشێکی زۆر لەو نووسەر و هونەرمەند و شاعیر و ڕووناکبیرانی ئەم وڵاتە وای کرد کە ئەدەب بخرێتە پەراوێزەوە و دوجار ئەوەی کە بەداخەوە لە کۆمەلگای کوردستان وای لێ هات کە خەڵکانێک کە خەریکی ینی هەموو خەون و خولیا و ژیان و کەرامەتیان لەسەر ئەدەب بوو پێی ناژین دوجار بیریان لەوە کردەوە کە ئەبێ ڕێگایەکی تارێکی تر بگرنەبەر بۆیە بە تەسەوری من هەموو ئەوانە بە بەرنامە بێ یا بێ بەرنامە بێ ئەگەر ئەجێندای لە پشتەوەیانە بێ بەڵام بە جۆرە لە جۆرەکان کوشتنی خەونی شاعیران و ئەدیبان و هونەرمەندان بوو هەر بۆی ئێستا بینی یعنی تۆ بە تەدریجی بێنە پێش چای خۆت لە کۆمەلگایە کە شانۆ نەبێ بە کولتور و بەردەوامی نەبێ خەڵکی تر شانۆی بۆ گرنگ نییە وەگە سینەما نەبێ بە کولتور بەردەوامی نەبێ و ئیدامەی نەبێ و هانی فیلم سازەکان و ئەکتەرەکان و هونەرمەندان نەدەی بۆ بەرهمێنانی دەقی زیندوو بۆ خۆی ئۆتۆماتیکی پاشەکشاکە و بۆ خەڵک چاوەڕێ ئەوەی ئەو نخبەیە بێ شانۆی جوان پێشکەشکە لەسەر تەختی شانۆ بۆی کە تۆ بینەری بی بەڵام کاتێک کە ئەمە نابێ ناکرێ بەردەوام نابێ ئۆتۆماتیکی خەڵک پاشەکشاکە تۆ دیقەت بە بۆچی لە ئێرانی پاش شۆڕشی 1970 سینەما و کولتور و ئەدەب و هونەر و فەرهەنگ زیندووە ئەو وابەستگی هەیە بۆی کە ڕاستە لەنگە پرسیارەوە بێ کە کولتوری فارس کولتورێکی دەوڵەمەندترە بەڵام بە بۆچوونی من بەتەناوە نییە ئەو کارەکە شێوەیە کە دەوڵەتیش دەستی پێوە گرتووە دەوڵەتیش ڕۆڵی هەیە لە جاتۆ ڕەنگە بڵێ سانسۆری لەسرە خۆر لە تورکیا سانسۆر نییە مەسەلەکە بەڵام بۆ نمونە ئەدەبیاتی فیلم و ئەدەبیات و فیلم و کارکتەرەکانی کۆماری ئیسلامی ئێران کە لە ئێران کارەکان کەمتر نیە لە وڵاتانێکە لە منتەقەیە هەیە ساڵانە 300 فیلم بەرهەمێنێ بۆ بودجە و خەرجی و مەخارجی بۆ دابین کردووە و تا ڕادەیەکی زۆریش توانیوێتی بەشێک لە خەونی ئەوانە بەدی بێنێ بەڵام بەداخەوە لێرە هەموو ئەم
دەرگایانە لە هەرمی کوردستان داخراوە شانۆکانی ئێمە بەداخەوە کە خەڵکانی جددیمان هەیە وە دەقی تا ڕادێک باشمان هەیە بەڵام کە تۆ هاوکاری نەکەی و ئیمکاناتی بۆ فراهەم نەکەیوە هۆڵ و ئەچیزە و پێداویستەکانی بۆ دابین نەکەی لەبەرەوە ناتوانێت وەڵام بە پێداویستەکانی خەڵک باتەوە و بەداخۆ ژوای لێهات لە کوردستان وای لێهات بۆ بژێوی ژیان و ئەوەی کە خەڵک بە دوای قوتا بڕوە بەردەوام خەڵک ڕووی لە سیاست کرد و ڕووی لە حکوومەت کرد و ڕووی لە ئەوەیە کە فەرمانبەرێکی زۆر باشن کاک ئەنوەر بەڵام ئەزانی قسەیەکەیە لەسەر ئەدەب ئەوش ئەوەیە کە بە تایبەتی ئەدەبی ئێمە ئەوەندەی کە خەمە لاوێنێتەوە ئەوەی کە چۆنە جۆرێک لە گۆشەی ژیری هەیە ئەوەندەی کە چۆن بە جۆرە لە جۆرەکان ئەوەندەی کە بۆ خەمەژی ئەوەنە ناتوانێت ململانەیە بکە بۆ ژیان زۆر جارە وترێ ینی ئەدیبەکانی ئێمەش وەکو جەنابشت زۆرینە وڵاتیان بەجێهێش ینی ئەدەبی ئێمە توانای ململانەکردنی نییە با بڵێن ئەوە لە ناو ململانەیە نەژیاوە بەڵکو ئەتوانێت ئەو دۆخی کە بەدڵ نەبوو بەجێ بێڵێ ئەم بەجێهێشتنەش بۆ خۆی بە جۆرە لە جۆرەکان گرفتی دروست کردووە بلەوەی کە فەزاکە هەمووی تەسلیم بە سیاست کردووە و سیاستی کە ئێمە لە ڕابردووە باسمان کرد زۆر جارە ئەم تعلیقا وترێ کە سیاسی باش ناتوانێت ئەدیب بێت چونکە ئەدیبەکانمی شاگرین وەگریان لە ئەدەبە یەکێکە لەو شوێنەی کە ستاتیکا بەخشێ لەوەی کە جوانیە بەخشێ کە پاشی و بەراتە بەخشێ بەس ینی لە دنیای سیاسی ئەمە ڕەنگە گریان ئایبەیەکی گەورە بێ ئەمە قسەکەم زیاتر لەسەر ئەوەیە بابینەوە سەر ئەوەی کە بەڕاست وڵات بەجێهێشتنی ئەدیبەکانی ئێمەش ینی بە جۆرە لە جۆرەکان تەسلیمکردنی ئیرادەی ئێمە نەبوو بە هەمووی بە سیاست و بەخشینی ژیانی ئێمە نەبوو بە سیاست ئەخ لە وڵاتێکی وەکو ئێران سەیرەکەی ئەو فەرهەنگە گەورە هەیە بەزەنم بۆن من ئەدەب و هونەر ململان هەموو شتێکە تۆ کە ئێرانێنێتە دێنیتە بەرچاوی خۆت ئێرانێکی با بڵین هونەری یاخود با بڵین ئێرانێک کە مەسەلەن بمونە توانای بەرهەمێنانی هونەری گەورەی هەیە کە بیر لە تورکیاکەی تۆ دیسان سەیرەکەی تورکیا مەسەلەن بۆن منە شوێنەکە بە بەرهەمێنانی ینی هونەرێکی گەورە بەڵام لە وڵاتی ئێمە نازەم ئەدەب هیچ توانای ململانەی نییە لە ڕاستیەوە تا ڕادەیەکی زۆر ڕاستە ینی بەتەسەوری من جێهێشتن بۆ خۆی کە تۆتت جۆرێکە لە ڕاکردن و جۆرێکە لە ئەوەی کە تەسلیمی ئەو قەدەرەبی کە بەسەر سەپێنراوە ئەو کاتەکە دەقی شعری ناتوانێت قسەیە بکا لە بەرامبەر ئەو سیاسەتی کە قبوڵن نییە و چیرۆک و فیلمی گەورە ناتوانانی بەرەمپێنی کە لانی کەم ئەوەی کە واقعەتی ئەم کۆمەلگایە بخاتە بەردەم بینەر و بیسەر و خوێنەری ئەم وڵاتە و بۆیە بە تەسەوری من ڕاکردنی ئەوانە بێگومان زەربەیەشی گەورەی داوە لە مەجالەکە لێرە و من تەسەورەکەم بەشێک لە سیاسەکانی ئێمەش پێیان خۆش بێک ئەوانە وڵاتیان بەجێشتەوە بۆی کە نەکەونە بەڕەخنەوە و نەتوانن ئەوەی کە خەون و خولیای خەڵکە بەرەمی بێنن بەداخەوە لە ڕەنگە لە بەشێک لە وڵاتانی دنیا ئەم شەریحە گرنگەی کۆمەلگا نووسەران و ڕۆشنبیران و هونەرمەندان و ئەدیبان بەهۆی سیستەمێکی تۆتالیتار و ئیستیبداد وڵاتەکانیان بەجێ بێڵن کە بە تەسەوری من لە هەرێمی کوردستان ئەمە نەبووە ینی لەژ هیچ کام لەوانە لەژێر ئەمەیە لەژێر ئەم جۆرە لە ئەوەی کە بڵێ لە هەرێمی کوردستان بپێچوانەوە تا ڕادەیەک دیموکراسی فراهەم بۆ خەڵکتوانیوێتی بنووسێ قسە بکە فیلم بەرەمپێنێ بەڵام بە بۆچوونی من هۆکار ئەو هۆکارە مادیە کە هەبووەوە لانی کەم شەڕ و کوشتار و خەیرانوانەوەی کە تۆش جەنابی شت ئەم جۆرە لە شەریحە زۆر ناسکن لە کۆمەلگای ڕەنگە بەرگی ئەو هەموو شەڕ و شۆڕ و فرتەنە و ئازار و مێنەتیانە نەگرن بۆیە بیریان لەوە کردەوە کە بچنە دنیایەکتر جیهانێکی تر بەداخەوە کە ڕاستە لێ بەردەوام بوون بەڵام بۆ چوونی من ڕەنگە ئەدەبیاتی گەورە لە ناو ژانی کۆمەلگا بتوانێت ئیبداع بکەوە داهێنان بکە تۆ لە بیرت بێ بۆ نمونەیە شارکەمال بۆچی تورکیای بەجێنێش خۆی توانی وڵاتە بەجێ بێڵێ وەکو زۆربەی نووسەرەکانی ترکە لەژێر دەستی تورکایە نەمانەوە ڕۆشتن بەڵام ئەوەی کە ئەدەبیاتی شارکەمال بە نەمریە هێڵێتەوە ئەوەی کە لە ناو واقعێتی میلەت و گەلەکەی وە لەو پانتایە جوگرافیای ئەژی کە بۆتە زادەی بەرەمهێنانی چیرۆکەکان و ڕۆمانەکانی وە خۆشیەڵێ ینی بۆ نمونە ئەڵێ
هەموو بەرهەمەکانی من و هەموو چیرۆکانی من لە چخوراوە سەرهەڵەدەن و بریتە ئەدەبیاتی شارکەمال بریتە لە گواستنەوەی بریتە لە ژان و مەینەتی خەڵکی چخوراوە و گوندەکانی تورکیاوە بۆ نمونە هەموو ئەدەبیاتی شارکەمال کە نزیکەی هەفتا ڕۆمان و چیرۆکی جیاوازیە یەک دانەیان بریتە لە ئەدەبیاتی شار باڵندەکانیش کۆچیان کرد هەمووی بریتە لە ئەدەبیەتی گوند و بریتە لە معاناتی ژنان و کچان و پیاوانی ئەو گوندانە وەستەم و چەسانەوە وە سیستەمی فودوئاڵی وە بۆیە بە تەسەوەری من بەجێهێشتنی نووسەران و هونەرمەندان و ئەو شەریحە جیاوازانە لەناو کۆمەلگایە بۆ دەرەوە بریتە لە لەباربردننی خەونی داهێنان و ئیبدا و بریتە لە دوورکەوتنەوە لەو کەرەسەی کە پێویستە کە لە کۆمەلگایە باشەوە مادەم گەشتینە ئێرە با پرسیارێک سەبارەت بە ئازادی بکەم دەگوترێ ئەدەب لە ئازادی ڕەهایە خنچێت و پێویستە هەمیشە تۆ کە بیرەکەیتەوە ئەوەی کە باست کرد لە با بڵێن دەی هەفتا و هەشتاکانی ئێمە سەرەکەی ئەدەب چونکە چۆنەڵی بە تەواویمانە ئازاد نییە و ناتوانێت بەڵەن ئەو ئازادی ڕەهەیە بەدەست بێنێ سیرێکی هەمیشە لە درەوشانەوە و گەشانەوەیکی گەورەیە بووە شانۆیەک توانیوێتی زۆر شتمان پێ بڵێ و شارێک توانیوێتی زۆر پەیام بگەێنە بە ئێمە تا چەند ئەو ئازادی کە ئێمە لە دوای دێنەوەتەکانەوە دەستمانەکەوێ تا چەند لە پراوێزکردن یاخود با بڵێن لە خنکانی ئەدەبا بەشدارە لە ڕاستیەکە بێن ئەو بۆچوونە بە نەزەری من زۆر ڕاز نییە کە فراوانبوونی پانتایەکانی ئازادی بێتە کوشتنی دەقی زیندوو بێتە ڕێگریکردن لە بەرەمهێنانی دەقی زیندوو ئەوەی جەنابە دێڵی ڕاستە لە هەموو سەردەمێکە کە پانتایەکانی ئازادی بەرتەسیگە بێتەوە بەڵام وەکوتم شانۆ ئەدەب شعر چیرۆک ڕۆمانە بێ بە ئەڵتەرناتیڤ بۆ ئەدەبیاتی بەرگری کارانە ئەوەی کە لە دەی هەشتاکاندا کورد لێرە کردوێتی بۆەوەی کێسان نووسەران و بەشێکی زۆر لە ئەدیبانی ڕۆژهەڵات دەیکەنیا لە تووشێکە بریتە لە ئەدەبیاتی بەرگری بۆ مانەوەی گەلێک ینی ئەو کاتە مەجال نەدراوە هێزێکی سیاسی بێ دیفاع لە مافەکانی بکە ئەوی کێمە هەمان بۆ نووسەران و شاعران و چیرۆک نووسانی ئەمە لەو ڕێگایەوە وەکو ئەدەبیاتی بەرەنگاری بۆ مانەوەی زمان و کولتوری ئەدەبی بەرەنگاربوونەوە لەگەڵ ستەمی بەعز بووە ئەوە بە بۆچوونی من دیوێکی بوو دیوەکەی تریشی بە تەسەوەری من ئازادی بپێچانەوە ڕێگا خۆشکەرە بۆ بەرجەستەکردنی دەقی زیندوو بەرەمهێنانی دەقی زیندووە بۆ بەرجەستەکردنی کەسایەتی زیندوو لە هەموو مەجالانەیە بەڵام بە تەسەوەری من ئەوەی کە لێرەکراوە جۆرێک بۆ لە ئەوەی کە بێدەربەستی و ئازادی مانای ئەوە نییە کە ئازادی تەواو بدەی بە بەرامبەرەکەت چییە نووسێ یا چیەڵێ بەڵام پێ دوابێ بە تەسەوەری من ئەبوو لێپرسینەوە هەبێلەوەی کە ئەو دەق و چیرۆک و شعر و فیلمانی کە لێرە بەرەم هاتووە ئایا تا چەند توانیوێتی جێگای ڕەزامەندی خەڵک بێ و تا چەند توانیوێتی بتوانێت ئیبداع و داهێنان و ئەفراندن بکە بە پێچەوانەوە دەسەڵات سیاسی لە هەرێمی کوردستانە نەگوێی لەوە گر کە ئەوانە چیەڵێن و نەهات هیچ قسەیە بکە لەسەر ڕاست بێ ئێمە ئەدەبی مزەیفمان زۆر بوو بێگومان بەشێک لەوەشی تەیەکەوێ قسەکەوەیە کە بە تەسەوەری من حکوومەت و لایەنە پەیوەنددارەکانی مەجالە بۆیان گرنگ نەبوو کە تۆ چیەڵێ شعرەکەت چیەڵێ و چیرۆکەکەت چییە و فیلمەکە چییە بۆیان گرنگ نەبوو بەڵکو پیانوە بوو مادام ئازادیمان دەستە بەرگرت هەر کەس بەخۆی چیەڵە باوڵە کە دوجار فەوزای لێکەوتەوە وەکو چۆن لە مەجای میدیا ئێمە بینیمان بەشێکی زۆر فەوزای لێکەوتەوە دەرەنجامی ئازادیە کە ڕێگا و شوێنی بۆ دانەندرێ قەید و مەرجی بۆ دانەندرێ نەبێتە سانسۆر و لە هەمان کاتە پێویستە باربوو بکرێ بەداخەوە لە هەرێمی کوردستان فیلم هەبووە زیاتر لە 1 ملیۆن دلاری بۆ سەرف کراوە بەڵام فیلمەکە نەیتوانیوە جێگای ڕەزامەندی سەتایەکی خەڵک بێ و نەیتوانیوە تعبیر لە معاناتی خەڵک بکە و نەیتوانیوە تەنانەت لە ماوەی ئەو 25 ساڵەیە چی گوزەراوە بەشێک لەوە بەرهەم پێدێ نەیتوانیوە خەون و ئازاری ژنان و کچان و گەنجانی ئەم وڵاتە لە فیلمەکەی ڕنگداتەوە بە تەسەوەری من ئەوە کارەساتە کە ملیۆنە دلار بۆ فیلمێک سەرڤەکەی بەڵام دوجار هیچ پەیامێکی پێنی ئەم فیلمە یان بە هەزاران کتێبت چاپ کردووە کە ناتوانێ دقێکی زیندوو بەرەم پێنێ کە لەسەری بوەستی لەسەری ڕاوەستی و بە پێچەوانەوە نەیتوانیوە باربوو دەستی هەموو دەقە زیندوەکان و نووسەران و شاعرانی زیندوو بگرێ بۆی کە پێیان بڵێ ڕەخنەش بگرن بەڵام ئیبداع بکەن داهێنان بکەن بەداخەوە لێرە جۆرێک لە فەوزا دروست بووە وەکو لە هەموو پرتەکانی کۆمەڵگا دروست بووە ئەدەب و شعر و چیرۆک و سینەما و هەموو مەجالەکانی تریش لەوە نەبووە ئەگەر پەیوەندەگە مەسەلەکەەوە بێت کە ئازادیەکی ڕەهات ئەفراندن و داهێنان نەکوژێ بۆچی ئەمە لە ئەوروپاوانیە بە پێچەوانەوە ئازادیەکی ڕەهاکە بەرەم هاتووە بە تەسەوەری من بەشێکی
مانەوە و سەرکەوتنی دیموکراسی لە ئەوروپا بریتە لە بەرەمهێنانی دەقی زیندوو لە مەجالەکانی ئەدەب و هونەر و فەن و سینەما ئەوانە ئەو نابێومە لە بیچێ دیموکراسیەکە تا ئێستا لە ئەوروپا لەسەر پایەکانی خۆی لەسەر پێیەکانی خۆی وەستاوە و نازەکە بەسەر هەموو وڵاتانی دنیاە وەشا نازی پێوەکە ئەوە بە تەنها بریتی نییە لەوەی کە سیاسەکان بەرەمیانێناوە ئەوە نووسەران و شانۆکاران و چیرۆگنووس و شاعران و ئەدیبانی ئەو وڵاتن کە دەستیان گوتۆ بۆ دیموکراسیەوە تەقویەکەن بە بەرەمێنانی دەقی زیندوو بەوەی کە پێیان وایە ئەوە بریتە لە خەون و خۆزگەی خەڵکەوان بەرهەمی هێنن هەر بۆیە بۆ نمونە خۆشت شایدیەوەی کە ساڵانە خەڵاتینەوە بڵە درێ بەچێ تۆ ببینە کەمترین داهێنەرە کەمترین خەڵاتینەوە بڵە درێ بە داهێنەران کە لە خۆرڵاتی ناوەڕاستە نەک لە وڵاتانی ئەوروپا وڵاتانی ئەوروپا لە سەری سەرەوەی ئەم ڕیزبەندیان ئەوە خۆ بە تەسەووری من مەسلەی ئازادی و داهێنان بدوانەیەکن بێکەوە دووالیزمێکن بەڵام ئەوەی کە چۆن نتوانی لەو فەزا ئازادەیە دەقی زیندوو بەرەم بێت کاکەن یەکێک لە ئەو بابەتانەی کە لە گۆفارەکە هەیە مەلەفێکی تایبەت هەیە سەبارەت بە خالد حوسێنی حەزم کرد نمونەیەکی پێ بێنمەوەویش ئێمە زانین کە خالد حوسێنی چۆن ئەڵێ کەسێکی خەڵکی ئەمریکایەوە لەو بەڕەگەز ئەفغانیە بەڵام لە دوو شاکاریە بە ئاوا بڵین لە دوو ڕۆمانیا کە من ئەوەی کەم بەرچاوم کەوتووە سێ ڕۆمانی من خوێندومەتەوە نازام زیاتری هەیەیانە کۆلارە باز و واروەها هەزار خۆری درەوشاوە دواتریش چیاکان دەنجاندایەوە بەڵام ئەگەر تەرکیزمان لەسەر دوو ڕۆمانی سەرەتاکە ئەو کۆلارە باز و ئەو کە لە هۆڵێدیشە تەنانەت شانسی ئەوە بکە بێ فیلم و هەزار خۆری درەوشاوە توانی بەم دوو ڕۆمانە دیدی ئەمریکایەکان و دیدی ئەوروپایەکان بگۆڕێ لەسەر خەڵکی ئەفغانستان یا لەسەر تاچی ئەفغانی توانی بە ئەوروپایی و بە ئەمریکایەکان بڵە کە لە ئەفغانستان هەبەست تەنها تیرۆریزم ناژی یا با بڵێن خەڵکی کە تیرۆرەکان ناژی بەڵکو یان با بڵێن هێلانەی تیرۆریزم نییە بەتەنها بەڵکو خەڵکی باشژی تۆگە کۆلارە بازە خوێنیتەوە سیرەکەی کابل زۆر جوانە یعنی یا هەزار خۆری درەوشاوە مەسەلەن نەخوێنیتەوە هەستەکەی کە چراخانێکی گەورە یاخود درەوشانەوەیکی زۆر لە کابوڵا هەیە و خەڵکی زۆر مسەقف و خەڵکی من زۆر منەویر ئەژی لەم شارەیە ینی تۆ سیرەکەی بە دوو ڕۆمان ئەم پیاوە توانێ دیدی خۆراوە لەسەر وڵاتەکەی بگۆڕێ بەڵام بۆ ئەدیبەکانی من ئەدیبەکانی تۆ با بڵێن ئەدیبەکانی ئێمە ناتوانن لانی کەم دیدی سیاسەکانی خۆمان بگۆڕن لەسەر ژیانکردنی ئێمە کەمێک لە بەزەیان تیا دروستکەن ئازاری وجدانیان تیا دروستکەن لەوەی کە لانی کەم لەگەڵ خەڵکی خۆمانە باش لە ڕاستیاوی جەناب دێڵی دروستە و هەر بۆیە ئێمە بەرگی بەڵێ لە بەر فایلی عتیقی ڕەحیمە ببوورە خالی حوسێنیمان هێناوەتە سەر بەرگەکە هەرەوەی کە ئێمەش بمانێ بڵێن هەندێک کەس گلەی ئەویان کرد بۆچی کەسێکی خۆماڵی لەسەر بەرگەکە نەبوو بە تەسەوەری من کاک پەیوەندەوەی کە جەناب دوتە پرسیارێکی جددیە خالیدی حوسێنی معجیزەیەکە لە خۆرڵاتی ناوەڕاست بە تەسەوەری من و توانیوێتی معجیزە بقوڵقێنێ وەلەکوێش لە ئەفغانستان کە ئینسان کاتێک کە سەیری وڵاتاکە واچێتە وڵاتە بینێ هیچ پنتێکی ڕووناک نابینێ و هیچ پنتێک بۆ ژیان و گوزەران و نابینێ لە وڵاتایە بەڕاستی بەڵام ئەوەی کە تۆتت لەم وڵاتە وێرانەوە کەسێک پێیابێ و خالی حوسێنی کە جەنابەت بزانی خالی حوسێنی تەبیبە دکتۆرە ئیش ئەسڵەن پیشەکەی ئەمە نەبووە و لە ماوەی هەموو ڕۆمانەکانی لە ماوەی 12 ساڵی ئەو سێ ڕۆمانی جەنابەت لە ماوەی 12 ساڵی ڕابردووان نووسیوە بەڵام ئەوەی کە وتم ئەدەب بریتە لە واقعەتی کۆمەلگا و داڕشتنی بە شێوەیەکی فانتازی خالی حوسێنی ئەمەی کردووە ستەمێک و جەهەنەمێک کە لەلایەن دوو هێزی سیاسی لە ئەفغانستانەوە ئەفغانستانیان کردوتە وێرانە نەقدی ئەماناکە هەم کۆمەنیستەکانی سەردەمی نەجیبوڵڵا و هەم ئیسلامیەکانی سەردەمی تالیبان گروپە تیرۆریستیەکانی ئەوانە ئەمانەی هێنا واقعەتی ئەم کۆمەلگایە بەرجەستە کردووە کە پێی وایە بۆ نمونە ژنان و خەڵکانی سیاسی و خوێنکاران وەلاوان فیلم ئەدەب شعر لە سەردەمی کۆمەنیستەکانە سەرکوت دەکرا بە ناوی ئایدۆلۆژیاوە و لە سەردەمی گروپگەلی تیرۆریستی وەکو تالیبان و ئەلقاعیدە سەرکوت دەکرا بە ناوی ئەوەی کە دژی دینن وەڵحاصل هەردوو
ئەم دوو دنیا جیاوازە دێنێ پیشانی خەڵکیێدا کاڵی هیچیان فەرقی نەبوو بێمە هەمووی بریتی بۆ لە سەرکوت و ئیستیبداد و ژنان ئەگەر لە سەردەمی نەجیب الله کۆمەنیستەکانە چارشێویان لەسەر نەبوو بەڵام تۆمەتبارەکران بەوەی کە سەر بە گروپگەلی ئیسلامین و سەر بە گروپگەلی جیاواز و لە سەردەمی تالیبان و ئەلقاعیدە و گروپە جیاوازەکانە تاوانبارەکران بەوەی کە ئەوانە کۆمەنیستن بەوانەیەکەوە ئەم واقعەتی ئەفغانستان ئێنەیە گوێزێتەوە و ژنان کە لە هەموو ئەو سەردەمانەیە قوربانین کارکتەری سەرەکی بۆ منە هزار خۆری درەوشاوەیە و کۆلارە باز بریتە لە ململانەی نێوان گروپە ئیتنیکیەکان لە نێوان پشتۆن و هەزارەکان لە وڵاتەیە هێناوێتی بەرجەستەی کردووە بەڵام بۆ ئەوی کە تۆتت بۆچی ڕۆمان نووسێکی عێراقی ناتوانێت ئەو ململانەی خوێناوی شیع و سونە کە لە تەنها لە دوای ڕوخانی ڕژەی بەعسەوە بە سەدان هەزار کەسیان لەسەریە کوشتووە لەسەر تەنها ناوەکانیان ناتوانێت ڕۆمانێکی ئاوێنێ بۆچی لە هەرێمی کوردستانیا لە ناو کووردا باسی کورد بەگشتی بکەین بۆچی ناتوانێت تا ئەو ئاستە بناسێەوە بۆ معلوماتی جەنابێت ڕۆمانەکانی خال حوسێنی زیاتر بۆ 100 زمان تەرجەمە کراون و یەکێکن لە ڕۆمانە پرفرۆشەکانی دنیا بریکە وەکوتم باسی خال حسێنیەکەی هەموو کە سەرنجیەچێ بۆ ئەفغانستان چۆن لەنا ئەو وڵاتە کاولستانەوە چۆن لەنا ئەو وێرانەوە ئەمە پیا بوو ئەم ئەفرێنەرە پیا بوو و بەتەنها ئەو نییە بۆ منە ئەتیقی ڕەحیمیەشی ترە لەو ئەفغانیانە چ ڕۆمان و نۆڤڵەتەکانی ئەفو چی فیلمەکانی توانیوێتی بریتی بێ لە ڕنج و ئازار و مەینەتی کە شەر ئەو وڵاتی وێران کردووە خۆ کوردستان بەقەدەر ئەفغانستان شەڕ و ماڵوێرانی و کاولکاری تیا بووە بەداخەوە ئێمە دەستمان بر بۆ چەند لەو کارە ساتانە بەڵام نەمانتوانی بیکەین بە دەقێکی زیندووبوون با من ئەمە بکەم بە پرسیار تۆ کە سەیری ناوەڕۆکی ڕۆمانە باشەکانی دنیاکەیت واقع بە گەورەی و بە پانتایکی گەورە وجودی هەیە یاخود با بڵێن واقع دوایی بەرگێکی فەنتازی لەبەرەکرێ ستاتیکایکی بۆ دروستەکرێت تر تۆ تا ئەو ڕادەیە ئێمە لەگەڵ خالید حوسێنیە توانی سەفەر بکەین بۆ ئەفغانستان تا ئەو ڕادەیە چکەم بۆ ئەوەندە واقعیە ینی ئەوەندە باز لە واقعەکە ینی ئەتوانێت کۆڵان بجێڕێ ئەتوانی شۆستەکانی بناسیتەوە ئەتوانی کافتریاکانی بناسیتەوە چ لەو کاتێک کە ئەو باسیەکە کە سەردەمی پاشایەتیا پێچێ شانسی ژیانێکی باشی هەبوو بێ چ دوایەوەی کە کۆمۆنیستەکان دێن چ ئەوەی دوایی کە گروپی ئیسلامیەکان دێن و دەبێ بە وێرانەیەک هەمووی بە گەورەی بەرزەستاکە ینی قسەمان لەسەر واقعە حتا یاشار کەمالیش واقعەمان بۆ گوازێتەوە ئێمە دەبین بە شایەتێک لەسەر واقع بەڵام بۆ ڕۆمان نووسەکانی ئێمە هەمیشە بەرگێکی خەیاڵی بەسەر بە واقعەکەن ینی واقع ناگوازنەوە بەڵکو دێن لە باتی ئەوە یاخود با بڵێن دنیایکی زۆر خەیاڵی دروستەکەن کە جاری وایە لە ناو خەیاڵە ئەمە جۆرێک لەسەر لێ شێوانمان بۆ دروستە بێ یاخود جۆرێک لە بێتاقەتی تۆ هاوسکەی کە بەردەوام لە ناو خەیاڵاژی ئەم خەیاڵە هاوسەنگ نییە باواقع ئەزانی دوای ئەوە کە کتێبەکە داخی دیسان بەسەر ناومێدێکی تراکەویتەوە بۆ واقع لە ناو تێکستی ئێمە بەم شێوەیە بەرجەستە نابێت خۆی لە ڕاستیە کاک پێم بەشێکی ئەوە وابەستەی ئەوە ویستم بیکەمەوە ئایا ئێمە ڕووداوی گەورەمان نییە تاکو هەلێ بکەین بە پێچوانەوە ئێمە شایدی ڕووداوگەری گەورەی نوویستمەوە بڵم بۆ نمونە چ ڕووداوێک لە مەسەلەی هەڵەبجە گەورەترە چ ڕۆداوێک لە مەسەلەی ئەنفال گەورەترە لە شەنگال ڕابردوودا شەڕی ناخۆ چی لەمانە گەورەترە گە بتوانانی دقی گەورە بەرهەمپێنی بەداخەوە مەسەلەکەوەیە کە کارکتەرەکانی ئێمە یا با بڵێم نووسەرەکانی ئێمەی کە ئەیانەی وەکو خالی حسێنی بن ناتوانن لە من جیاوازتر بیر بکەنەوە لە کۆمەڵگە ناتوانن لە تۆ لە کەسێکی عادی جیاوازتر بیر بکەنەوە و خۆیان لەو سەقفی داواکاری سەقفی خەیاڵدان و داهێنانی خۆیان بەرزتر بکەنەوە خۆیان جیا بکەنەوە لە کۆمەڵگا کە بەتەنها ئەوەی کە تۆتت یۆتۆپیانە یا فەنتازیانە ڕۆمانێک نەنووسێت کە هەمووی بریتی بێ لە خەیاڵ بەڵکو بریتی بێ لە گواستنەوەی واقع بەتەسەوەری من ئەمانە هۆکاری زۆرەکە ڕەنگە یەکێکیان مەسەلەی ئیدۆلۆژیا بێ یعنی یەکێک لە هۆکارەکانی سەرکەوتنی خالی حوسێنی بەتەسەوەری منەوەیەک لەو چەند ساڵانەشەکە لە ئەفغانستان ژیاوە و تا بە ئێستاشەوە تەیید ینی خەڵکێکی ئیدۆلۆژی نەبووە بۆیە بەتەسەوەری من زۆر ئازادانە توانیوێتی بنووسێ و ئەو کە چەندین ساڵە لە ئەمریکاژی و ئێستا بۆ نمونە یەکێکە لەوانەیە کە لەگەڵ نەتەوەی کتۆکان کارەکە مەسەلە ئینسانی بوونەکەی زۆر گرنگە بەداخەوە کەسێک کە لای ئێمە ڕۆمانێک ئێ بنووسێ ینی بۆ نمونە ئێمە شایدیوین لە ماوەی ڕابردوودا ڕۆمانێک نووسرا بوو لەسەر قوربانیانی شنگال و ئەوانە سووتێنرا بەتەسەوەری من وەختێک دەسەڵات ئەوەندە
ئەوەندە بێدەربەستانە پەنابە بۆ سووتاندنی کتێبێک یان پەنا بۆ قەدەغکردنی دەقێکە بە تەسەوەری من لێرەوە ئێمە تووشی ڕەشببیێنیە بینوە ئەوەی کەوتم بۆ نمونە بەداخەوە کە ڕاستە ڕەنگە تۆ بڵی خۆ حکوومەتی ئەفغانستانیش باربووی خال حوسێنی نەکردووە بەڵام ڕەنگە لای ئێمە حکوومەت دەیتوانی ئەوە بکە حکوومەت دەیتوانی فەزایەکی ئازاد خوڵخێنێەوە بتوانێت لەو فەزا ئازادی کە خوڵخانێتی بتوانێت ڕۆماننووسی باش بەرهەمپێنێ بەداخەوە لەگەڵەوەشە بۆ نمونە ڕخنەیەکیش بگرین حیزبی کوردی بەقەدەر ئەحزابی سیاسی لە ئەفغانستان لەو ماوەڕامدا خراپ نەبووە بەڵام بۆ نمونە نووسەرەکانی ئێمە دێن هەمیشە جەخت لەسەر یەک خاڵە بینن کە فلان حیزب خراپ هەموو ڕۆمانەکە یا هەموو نووسینەکەێت چارچەوەی ئەوە کە چۆن بێوێت تەنها حیزب نیشانی کۆمەلگابدا نەگەویگە بەڵام ئێمە بە تەسەوەری من تەجربەی سەرکەوتوشمان هەیە فیلمەکانی بەهمەنی قوبادی لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا زۆر زیندوو بوون زۆر زوو توانیان سەرنجی کۆمەلگای خۆراوایی و ئەمریکی ڕاکێشن هاوشێوی خالدی حوسێنی بەڵام بە تەسەوەری من تووشی نازانم تووشی پاشەکشەیەک بووە ئایا دەرەنجامی ئەوە بوو کە لێرە هاوکاری و پارێکی زۆری خراە بەردەست نازانم هۆکارەکەسی و بەڵام بە تەسەوەری من لەگەڵ ئەوە شاکە من پێم ینی بەهمەنی قوبادی یەک لە کارکتەرە سەرکەوتەکانی کە بەرەمێن فرێت زیندووە ژێگای شانازیە بەڵام بە هەمان شێوانی ئەتوانم بڵێم یەکێکە لەوانەی کە ئەتوانم بڵێم وەکو خالدی حوسێنی وەکو عەتیقی ڕەحیمی بەراوردی کەم کە بەڵام ئەوەیەکە لە کاتێکە دانیشتوی باشوور نییە لە کاتێکا لە باشوور ئازادێکی زۆرە بووەوە تا ڕادەیە وەکوتم ئیمکاناتێکی شەوە بەداخەوەکۆی ئیمکاناتەوەکو پێویست نەکراوە بەکار نەبراوە پارێکی زۆر سەرفکراوە لەوبارێ بەڵام نەیتوانیوە ئەو خەونەی کە من تۆ داوایەکەم بێنێت باشە کاتم زۆر کەم ماوە دوو پرسیاریش ماوە پرسیارێکیان سەبارەت بە شعر پرسیارێکیان سەبارەت بە چیرۆک ئەگەر بە کورتی وڵامم بیتەوە سوپاس دەکەم ئەویش ئەوەیە کە تۆ سێرەکەی شعر لە دەرەوە ئێمەوە بە تایبەتی لە دنیای مۆدێرنا کۆمەلگایانی کە خۆشگوزەرانیان تەیە یعنی شعر بەشتی وەکو پەپولە بەشتی زۆر ناسک و سادەوە نیشێتەوە واتوانانی ئینسان بەشتی زۆر سادە مەست بکە کەچی شعر لای ئێمە هەمیشە بەسەر کۆستێکە ئەمانخا تێرەمان گرێنێ ینی ئەوەندەی کە با بڵێن خەم یا با بڵێن کۆست لە شعری ئێمەیە مەسەن بۆ منە ئەبێ بە تەوەری سەرێکی و ئیشی لەسەرەکرێ وەلانی کەم ئەوەی بە ئەوە گەر دروست بێ ئەوەش بڵێم ینی شعرەوەی کە ئێمە بە خۆمانە نووسین و ئەوەی کە کۆستی خۆمانە نووسینەوە ئەوەندەی خەمی خۆمانە نووسینەوە ئێمە شتێکی تر نانووسینەوە بۆ کۆمەلگای ئەمە شتێکی تەبیعی ئەمە من وتم دیسانیش بیڵم ینی هەر کەسێکە دقێکە نووسێ بێ هەم سەقفی تەوەقوعی بەرز بکاتەوە ینی جیاوازتریش لە خەڵک بیر بکاتەوە بەداخەوە یەکێک لە دەقەکانی ئێمەیە لە گرفتەکانی دەقی بەرەمێنای دەقی زوندی ئێمەوەیەکە سەوەری من ڕەنگەیەکی لە خەلەکانەوە بێت دوجار کاک پەیوەند بەشێکی تریشی وابەستگی بە مەسەلەی کللتور و دین و مەسهەب و دەسەڵات و ئیدۆل هەموو ئەوانە ڕێگرن بەڕاستی لە بەردەم دەرێنانی دەقی زیندوو بۆ نمونە پێت بڵێم ڕامبۆ لە تەمەنی 20 ساڵیە گەورەترین دەقی شعری بەرەمهێناوە کە نمونە بۆ تا ئێستا یەکە لە دەقەزیندەکان بەڵام کۆمەلگایە کە تایە ژیاوە بریتە بۆ لە کۆمەلگایەکی تاو ئازاد وە کولتور تەواو ئەنوەر لە دەی هەشتاکانیش کە ئێمە ڕەنگە گەر بگەڕێنەوە دەقی زۆر باشمان هەبێ خۆ هەموو ئەو سانسۆرانە هەمووی هەیە ئەو سانسۆرانی کە باسەکرێ بەس بۆ لەوێ ئەتوانێت گەنی شاعرەتوانێت دەقێکمان بۆ بەرهەم بێنە کە بچێتە دەرەوەی خۆی لانی کەم ئەگەر ئەوە جایز بێ بڵین کاکە لە ئەدەبیاتی بەرگری ئێمەیە ئیتر من سەنتەر نیم چی دیکە بەڵکو ئەوەی کە مەبەستە مەسەن ئەوان سنتەرن تایە بۆ لە حزای ئەتوانین تێکسی زۆر باش پێم وتی ینی بۆ نمونە ئەو دقیقەوە کاتە بەرەم هاتووە نووسەرەکەی کارکتەرەکەی جیاوازتر بەڕاستی لە پێش لەسەر و کۆمەلگاوە بیریە کردەوە لە پێش کۆمەلگا کەوت بوو پێش ڕووداوەکان کەوتە بوو وە پێی وا بوو ئەوە بریتێ لە بوون ومانەوە وجودی خۆی بەڵام ئێستا مەسەلەکە بە تەنها بریتی نیە لە بوون ومانەوە وجود بەڵکو ئەوەی کە تۆ ئەنوا خەون و خولیای جیاوازی هەیە و لە هەمان کاتە بە تەسەووری من ڕەنگە بڵێم ئێمە ئەگەر بڵێن هیچ دقێکی دوای ڕاپەڕێنی هیچ دقێکی زیندووەمان بەرەم نێنەوە ڕەنگە بێویژدانی بێ ئەنی بڵێن هیچ بەرەم ناتوە ینی بۆ نمونە هەندێک ڕۆمانەیە ئێستا لە کوردستانە ینی خوێنەرایەکی زۆری لە خۆی کۆکردەوە توانیوێتی تا ڕادێک دقی زیندوو بێ و لە مەجالی ئەوە لە مەجای شاریشە بەڵام ویستمەوە بڵێم بۆ نمونە بەڕاستی لێرە
ئەگەر مەسلەی ئیدۆلۆژی و مەسلەی سیاسی چەندە ڕێگر بووێت لە بەرەمهێنانی دەقی گەورە و زیندوو لە هەموو مەجالەکانە بەتەسەوەری من کۆمەلگاش ڕێگرە بۆ نەویستمەوە بڵێم ڕامبۆ لەو تەمەنەی خۆیان جگە لەوەی کە بەردەوام جگەرەیەکێشە و تەنانەت تۆمەتبارکرا بۆی کە حەشیەشێشە و تەنان تۆمەتباریش کرا بۆی کە هۆمۆسێکسوالیش بووە بەڵام کۆمەلگا ئەمەی قبول کردووە بەتەسەوەری من ئەوانە نەبووە ڕێگیر و نەبووەوەی کە دەقی زیندوی ڕامبۆ لە کەسایەتەکەی بجیا نەکرێتەوە یعنی لە کۆمەلگای ئێمە بەداخەوە کاتێک کە دەقێکی زیندوو بەرەمێ ئەگەر بۆ نمونە مستەڵەحێکی تیابێ مستەڵەحێکی تیابێ دژی مەسهب تۆ بەیانی هەزاران ڕخنەی لێژیرێ و پێچەوانەکەشی ڕاستە و پێچەوانەکەشی ڕاستە کۆمەلگای ئێمە بەتەسەوەری من هێشتا تەقبولی هەموو شتێک ناکە کە لە کاتێکا بۆ خۆ دەزانی بۆ نمونە لە شعرە بۆ نمونە تۆ هەندێک جار مستەڵەح و چەمک و ڕستەی مەجازی بەکارێنی مەبەست ڕەنگە سوکایەتی نەبێ بە دین بە مەسهب بە ژن بە دەسەڵات بەڵام ئەمانە بەتەسەوەری من هەموو ئەو مانە مەجازیانە ئەکرێتەوە بە واقع لە کۆمەلگایە سانسۆری خێتر مشکلی بۆ دروستەکەی گرفتی بۆ دروستەکە ئێمە شایەدیوین لە ڕابردوو باشە بە کۆتا پرسیارم بچێتەوە سەر مەسەلەی چیرۆک تەسەورێکرێت لە ناوڕۆشی یاخود بابن ئەوەی کە پێگوترێ کێروی تێکستی ئێمە بە تایبەتی چیرۆک پاڵەوانی چۆنڵی پاڵەوانی زۆر گەورە ناژی پاڵەوانێک کە توانای ژیانکردنی زۆر بێ ینی باوە با ناوبێنم ینی یەکێک لەوانی کە ئێمە هەمومان تێکستەکانی بەختیارمان خوێنێتەوە ئۆزانی کە یەکێکە لە نووسرە زۆر باشەکانی ئێمە تۆ گەر زۆر جار لێ پرسیاریەوەی لەیەکە کام تێکستی خۆ زۆر خۆشەوێ ڕەنگە بگەڕێتەوە بۆ دوهامین هەناری دنیا و یەکێکە لەو ڕۆمانانە کە زۆر باشە ئەنی ئەگەر قسە لەسەر سەریاسەکان بکەی ینی سەرەکەی ینی تەمەنی سەریاسەکان کورتە ئەگەڕێیتەوە بۆ لای شێرزاد حەسەن سەیرەکەی لە حەسار و ساگەکانی باوکم یاخود با بڵێن لە تەمی سەرخەرەندا ینی ئەم پاڵەوانە کە ئەمان دروست دەکەن پاڵەوانێک نین کە جگە لەوەی کە تەمەنێکی زۆرەژین توانێت هاتنە دەرەوەیان هەبێ ببن بە ستایل ببن ینی بن بە ئەوانەی کە چاویان لێکرێەوە بە جۆرە لە جۆرەکان لاسایی بکرێنەوە ئەمە بۆچی گەڕێتەوە من پێم وایە ئەوەی کە جەناب دێڵی من نازانم بەڕاستی دەقەن هەمووی ڕەنگە وایەوانە بەڵام لە کۆمەلگای ئێمە بەڕاستی هەمیشە ینی هەموو تاکانی ئەم کۆمەلگایە هەمیشە پیان وایە لە جەهەنەمێکە هاژین و هەمیشە کۆمەلگایان بەڕاستی جۆرە لە جۆرەکان کۆمەلگا وەکو جەهەنەم سەیرەکرێ وەکو جەهەنەم وێ ناکرێ وەرە هەرەما گوێزرێتەوە بۆ ناو چیرۆکەکانی ئێمە بۆ ناو ڕۆمانەکانی ئێمە و دوجار کارکتەرەکانی ئێمە شتێن کارکتەرەکانی ئەم دەقانەی ئێمە بریتین لە کارکتەری کورد و کارکتەری کورد هەمی بەداخەوە کە هەمیشە بەشێکی زۆری ژیانی بریتە لە یەئس و نائومێدی و پێی وایە لە هەر لەحزەیەکە کۆتاییتێ بۆی گواستنەوەی بەتەسەوەری من ئەم کارکتەرانەی کە جەناب دێڵێ هەمیشە ئەمرن و هەمیشە ینی یەئس و نائومێدی زاڵە بەسەریانە بەتەسەوەری منەوەیە کە بەڕاستی بیڵێمەوە کە نووسەرەکانی ئێمە بەرەمهێنرانی مەجالەکانی فەن و دەق و شانۆگاری ئێمە ینی جیاواز لە کۆمەلگا بیر ناکاتەوە بۆ تێپەڕاندنی ئەو کۆمەلگا پێویستە پێش نووسەرەکەی ئێمە دەقەکەی ئێمە پێش کۆمەلگا بکەوێ بۆی کە تۆ دەڵێ ینی ئەدەبێکی زۆر ئینسانی تر بێ بۆ نمونە تۆ ئێستا ئەگەر بۆ نمونە دەقەکانی فروخ بخوێنیەوە لە تەمەنیش کوتە ئەدەبێتی زۆر ئینسانیە یا سوهرابی سوپەری زۆر ئینسانیە بۆچی ئەوە لەوێ وانە دەقەکانی ئەحمەدی شامل و زۆر ئینسانی ترە یەکێکی بەڕاستی وابەستگی هەیە بە ئینسانی بوونی کارکتەرەوە یانەوەی کە نووسەرەوە کە بە تەسەوەری من ئەتوانێ زیندوتر و ئینسانیانە تر بنووسێ نەگەوەی کە بۆ نمونە کۆمەڵگاکە چۆنە دەقەن ئەمە بگوێزێتەوە ئەلەم حاڵەتانەیە پێویستمان بۆیە کە فەنتازیای جوانتر بخۆڵقێنین هەر ئەو پرسیاری کە تۆیەکەی بۆ دروست نەبێ کە بۆچی کارکتەرەکانی ناو ڕۆمانەکانی ئێمە فیلمەکانی ئێمە نازانم شعرەکەی ئێمە یەئس و نائومێدی و کوشتن لە ئەنجامەکەیەتی بەتەسەوەری من ئێمە هەمیشە ئەلەم وەزعەتێکی ئێستا هەیە بۆی کە لە ڕابردوو ئێمە محکومین بە دووبارە بوونەوەی ئەمانە بەڵام ئێمە محکومین بەوەی کە بتوانین دەقی جوانتر بەرەمپێنین بتین دەقی زیندوتر بەرەمپێنین ڕەنگە هۆکارێکی شێوە بێ کە بەڕاستی ئێمە هێشتا تێنەگەیشت بین لەوەی کە ئێمە لە ئەدەبیاتی ئێمە نەیتوانیوە تەنانەت منافەسە بکە لەگەڵ ئەدەبیاتی وڵاتێکی وەکو دراوسی ئێرانمان وە تاخەوە کە پێمان وایە پڕە لە سانسۆر و بۆ نمونە وەرگێڕان و نووسین و بەرەمهێنانی فلیم لەوێ
سەد بەرابەری ئێرەیە کە بەداخەوە بە تەسەوەری من ئێمە نەمانتوانیوە لەگەڵ ئەو کولتورە جیهانیە ئەو کولتورە زیندوی کە تەنانەت لە خۆرهڵاتی ناوەڕاتیشە تێکەڵایی بکەین پەیوەندی گەورە دروست بکەین و بتوانین ئەوانە بەهرە لێ وەرگین و بەداخەوە لەو کولتور لەو وەزعێتی کە لە هەرێمی کوردستانیش ئەو هەموو کەرەسەیەکە نەمانتوانێت ئیلهامی جدی وەربگرین و بە تەسەوەری من بەم وەزعێتی ئێستاوە بەم بێدەربەستی حکوومەت و بەرامبەر بە ئەدەب و هونەروانە دەقی زیندوتر لەمە ئێستا بەرەم نایە و هیوادارم کە ئەو ناومێدی من و تۆ ئەمانە بەرامبەر ڕاز نەبێ و لانی کام ئەدەب و هونەر و فیلم و سینەما چیرۆکوانە توان بەشێکی گرنگ بن و جیاوازیەکی تەواو دروست ببێت لە نێوان دنیای سیاست و دنیای ئەدەب و هونەری ئێمە. بەڵێ سوپاس دەکەم هەڵبەت بۆی کە بینەر بە هەڵەتیە نەگالەوەی کە ئێمە ئەم بەرنامەیە بۆ نرخاندنی ئەدەبی بێگانە نییە بەسەر ئەدەبی خۆمانەوە بە دڵنیایەوە کتێبخانەکانی ئێمەش خاڵینین لە تێکستی باش و لە بەتابەتی لەم لە حزەیە کتێب حرمەتێکی گەورەی هەیە لە لای ئەمە واروە نووسری زۆر باشمانەیە واروە دەکرێت ئێمە لە دەستنیشانکردنی زۆر جار تێکستی باشە و گەڕان بە دوای تێکستی باشە ڕەنگە هەڵەیەک هەبێ لە چۆنەڵی لە سلوکی ئەمە ئاگەنا بە تەیشید ئێستا کتێبخانەی ئەمە خاڵینین لە تێکستی باش و نووسری باششمانەیە تەمەناکەن کە بتوانن زۆرتر کار لە دیوە جوان نووسیەکەی واروە دیوەستاتی کاکەی کۆمەلگای ئەمە بکەن. زۆر سپاس بۆ بەڕێز کاک ئەنوەر حسێن بازگێر لێپرساوی دەستگای ئایدیا کە لەم بەرنامەیە لەگەڵمان بووی. سپاس دەکەم. بەڵە خۆشەویستان تاکو بە گەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم خواتان لەگەڵ.